اکتیویستا سیاسی روناک مجید دازانی کو ریبر عبدالله اوجلان جبو بشداریا جنان دناوا پیواژوی آشتیه ده چهکی تایبت و قطاندیه و گوت شنین کرد لچار پارچین کردستان دیده کو شینو آشتیه ده پیشنگتیه دکن. هەڵبەتە سەر ڕای هەموو ئەو کەم و کوڕیانەی کە بوونی هەیە و تەبگەری ئازادیش باس لەوە ئەکاکە کەم و کوڕەکان هەیە ڕێبەرایەتیش دیسان جارێکی تر یعنی جەخت لەسەرەوە ئاکاتەوە کە کەم و کوڕی هەیە بەڵام هەنگاوی جددی هەنگاوی پراکتیکی بۆ ئەوەی کە ئەو یاسایە جێبەجێ بکرێ طبعاً پێویستی بە هەنگاوی پراکتیکیە و بێ دەوڵەت هەنگاوی پراکتیکی بنێت بۆیە یەکێک لەو هەنگاوانەی کە گرنگە ئێستا لەم ینی لە یاسای چارچێوەیە چونکە یەکێک لە داخوازیەکانی تەفگەری ئازادی و ڕێبەرایەتی ئەویش دانان یاخود دانانی ناونیشانێک بۆ ڕێبەرایەتی لە ناو ئەم پرۆسەی با بڵێن ئاشتیەکە هەیە طبعاً دیاریکردنی نازناوی سەرۆکایەتیە دوو ئازادی جەستەی زیندانە سیاسیەکان کۆمەڵێک طبعاً و کۆمەڵێک لە یاسای جیاواز بە تایبەتیش دانان بە با بڵێن مافی گەلی کورد چی لە ڕووی زمانەوە بێ چی لە ڕووی کللتور و بۆی چی لە ڕووی سیاسیەوە بێکەکە گەلی کورد بتوانێت یاسای خۆی سیاسەتی خۆی ئەنجام بدات یاخود سیاسەتی خۆی بکە هەر کەسێکیش ئازاد بێت چۆن سیاست هەڵەبژێت. ڕێبەرایەتی چۆن ئەڵێ جێگایەکی تایبەتی داناوە بۆ ژن کە پرۆسەی ئاشتی بەڕێوەبەرێ هەڵبەتە لە دنیادا لە جیهاندا پرۆسە ئاشتیەکان هیچ کاتێک بە تایبەتی هاوپەیمانێتەکان هیچ کاتێک ژینی تێدا نەبووە بەڵام ئەوەی کە ئێستا ئەیبینی ئەوەی کە ئەمڕۆ تەماشایەکەین لە ناو تەفگەری ئازادیە بە تایبەتی کە ڕێبەرایەتی بەدانانی پەروین بڵدان وەکو ژنێک وەکو سەرۆکی شان دەکە بۆ ئەوەی پرۆسە ئاشتێکە یاخود لە دانوستانەکانە بوونی هەبێت و تاکو بتوانێت ئەو دانوستانانە بەجێ بگەێنێت ئەو ببێتە پردێکی ڕاستەوخۆ لە نێوان حکوومەتی تورکیا و لەگەڵ ڕێبەرایەتیە و تەنانەت لە هەر چوار پارچەی کوردستان لەناو ببرێ بەڵام گەلی کورد لێرەدا ئەتوانێت بە ینی ئێستا لەو بارودۆخەیە بە عەقلانەتێکی جیاواز بە فکرێکی جیاواز تاکو ئەتوانێت کە ڕێبەرایەتی بکات بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بۆ تەنانەت نتەوەکانی تریش کە بتوانێت لە ئاشتیەکی بەردەوامە بژی چونکە گەلی کورد ڕاستە دابشکراوەتەوە سەر چوار پارچە بەڵام هەمان ڕۆحێت لە ناو گەلی کووردا هەیە کە گەلی کورد گەلێکی ئاشتی خوازە ئەتوانێ سبەی ئەتوانێت ڕێبەرایەتی ئاشتی بکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و دوور لە شەڕ و شوڕ بێ ئەمە داخوازی گەلی کووردە بۆیە سیاسەتکردن و هەوڵدان ژن لێرەدا ئەتوانێت پێشەنگایەتی بکە و هەڵبەتە گەلی کورد لەوەیە چۆن ئەڵێ پرشکی سەرکەوتنی بەدەست هێناوە کە ژن پێشەنگایەتی هەم لە شەڕە هەمیش لە ئاشتیە پێشەنگ